باسی بوژانەوەیەکی گرنگ دەکەین لە سامانی ئاژاڵ پەلەوەر سامانی ماسیدا کە چۆن ئەو ئالیکانە لە هەرێمی کوردستاندا بەرهەم دەهێنرێ. کوالەتی ئێوە چ جیاوازیەکی هەیە لەگەڵ ئەو ئالیکانەی لە دەرەوە دێتە هەرێمی کوردستانەوە؟ ئێمە مەجبورین دەبی معدل کوالیتیەکەی بەرزکەینەوە چونکە ئەمە سەنسۆرمان لەسەرە حکوومەتی هەرێمی کوردستان چاودێری لەسەر هەموو معاملەکان هەیە. ئەو هەنگاوەتان ناوە ئامادەکاریتان کردووە کە بە ستانداردێک گۆشتی مریشک بەرهەم بهێن و بتوانین هەناردەی دەرەوەکەین. ئێمە دەستخۆشی لە جنابی سەرۆکی وەزیران دەکەین بەڕاستی زۆر پاڵپشتیبەری خۆمانەیە و هیوادارین لە بەکاربەرەوە ببینە بەرهەمهێن. تا چەندەم ڕۆتینە نەماوە ئاسانکاری زیاتر بۆ خاوەن کارگەکان دەکرێت. کاتێ مامەڵەیەک دێتە لای ئێمەوە پێشکەشکردن ئێمە لە ڕووە ئیجابیەکەوە سەیریەکەین. دەڵێن لە حەوزێکەوە بۆ حەوزێکی تر جیاوازیە، ئەمە چ جیاوازیەکە لە مالیکە؟ ئالیشی خۆماڵی بەکاردێنین لە کارگەکانی کوردستان بەرهەم دێتن و ئالیشی دەرەوەشمان بەکارهێناوە باش بوونە بەڵام وەکو ناوخۆیەکە نەبوونە. بۆ بتەوکردنی ژێرخانی ئابووری هەر وڵاتێک دەبێت گرنگی بەسەرجەم سێکتەرەکان بدرێت و پشتگیری و پاڵپشتی بەرهەمی جوتیاران و ناوخۆیی بکرێت بە تایبەتی کەرتی کشتتوکاڵی و پیشەسازی. لەم بەرنامەیەدا باس لە کارگەکانی دروستکردنی ئالیک دەکەین لە هەرێمی کوردستاندا. لە بەرنامەی ئەم جارەدا باسی بوژانەوەیەکی گرنگ دەکەین لە سامانی ئاژاڵ پەلەوەر سامانی ماسیدا کە چۆن ئەو ئالیکانە لە هەرێمی کوردستاندا بەرهەم دەهێنرێ. بە ژمارە 45 کارگەی بەرهەمێنانی ئالیک بە توانای ساڵانەی زیاتر لە 2 ملیۆن تۆن ئالیک بە 6 جۆری جیاواز بەرهەم دەهێنێت. ئەوەی جیاواز و تایبەتمەندیە لە کارگەکانی بەرهەمهێنانی ئالیکدا بە کوالەتێکی بەرز خواستێکی زۆری لەسرە. بازاڕەکانی هەرێمی کوردستان ئازادن، ئەو ئالیکانەی لە دەرەوە دێن ئێستا خواستیان لەسەر نییە، بەڵام بۆ بەرهەمی ناوخۆیی سەرەی لەسەر گیراوە. ئەوەی کە بڕیاریشی لەسەر دەدات کوالێتێکی بەرزی بەرهەمەکەیە. توانای بەرهەمێنانی کارگەی ئالیک لە هەرێمی کوردستاندا لە ئێستادا ساڵانە بە نزیکەی 2 ملیۆن تۆن مەزندە دەکرێت، بە جۆرێک نزیکەی 188 زیادی کردووە لە تەمەنی کابینەی نۆیەمدا. توانای بەرهەمێنانی کارگەکانی ئالیک لە هەرێمی کوردستاندا ئێستا نزیکەی 2 ملیۆن تۆنە، ساڵ لە دوای ساڵیش لە زیادبووندایە، بە جۆرێک لە تەمەنی کابینەی نۆیەمدا بە ڕێژەی 188 بەرهەمی ئالیک زیادی کردووە. با لە توانای بەرهەمێنانی ئەم کارگەیە و دەست پێ بکەین. توانای بەرهەمێنانتان لە کاتژمێرێکدا چەندە؟ مانگانەیە، ساڵانەیە چەندە؟ لە توانامانەیە مانگانە نزیکەی 10,000 تا 13,000 تن علف بەرهەم بێنین. ساڵانە تقریبا لەوانە بکەتەوە سەرەوەی 150,000 تن 170,000 تن ئالیک. ئێمە چەند جۆرێک دروستەکەین تقریبا لەوانەیە 6-7 بابەت بی: پەلەوەری گوشت، پەلەوەری هێلکا، پەلەوەری عفوان ماسی، علەشیش، بابەتی دیکەش مەسەلەن وەکو ئالیکی ئاژەڵی گەورە. تا چەندە پشتان بە بەرهەمە ئەولیەتەکان بەستووە بە نسبەی سەدا چەند؟ ئێستا مەسەلەن گرێمانەکە داینێن ئێستا تقریبا مواد ئەولیەکان 160 خۆمانەیە، 160 خۆمان وەکو گەنمە شامی، گەنمە ئاردە، تاکەشت کەما بیتەوە شتێکی 130ەکەیە کە هاوەردە دەکرێت لە دەرەوە دێ. ئیشەڵا ئەویش کوتایی پێ دێ بەزنی خوا. کوالەتی ئێوە چ جیاوازیەکی هەیە لەگەڵ ئەو ئالیکانەی لە دەرەوە دێتە هەرێمی کوردستانەوە؟ ئێرانەکە ئالیک دروستەکەن وەکو کۆمپانیایەکی مەحەلی یان کارگەیەکی مەحەلی یان کان ناوخۆیی. ئێمە مەجبورین دەبی معدل کوالیتیەکەی بەرزکەینەوە چونکە ئەمە سەنسۆرمان لەسەرە، مراقبەمان لەسەرە و هەر لۆ سەنعەتی خۆشمان کە دەبی ئەمە ئالیکی جوان بەرهەم بێنین. چونکە نزیکن ناتوانم من هەر فێل ناکەین لە علەفەکەش، ناتوانانی فێل لە علەفەکەیت چونکە حکوومەتی هەرێمی کوردستان چاودێری لەسەر هەموو معاملەکان هەیە. تا چەند ئەمە ڕاستە؟ دەڵێن ئالیکی وڵاتانی دراوسێ و ناوچەکە لە بازاڕا هەیە،
بەڵام خاوەن پرۆژەکان دێن لە کارگەکانە سەرە دەگرن بۆ بەرهەمی ناوخۆمە تەواوە. هیچ گومانی تێدا نیە بگرە لەوەی سعریشی لەما ئەرزانترە لەبەرچی چکەوان هەر ئەرزان دەکەن یوان سەرف نابێت کوالیتیان بەرز نییە کوالیتی بەرزەکە وەجبەی یەکەم دەنێری لەوانەیە کوالیتی باش بی وەجبەی دوم و سێم خراپ دەبی ئەو جا هیچ مثلا متمانە نەمایە لە بینی ئەو صاحب هۆڵەکانی پەلەوەر لەگەل ئەو ئالیکە کە لە دەورە هاوەردە دەکرێت بۆیە ناچارن و باشیشە شتێکی بنت گرنگە کە لە ناوخۆی علەفەکە بکڕێ. لە ڕووی ڕخساندنی هەلی کارەوە کارگەیەکی گەورەیە تا چەند توانیتانە هەلی کار و ئایا ستاف و بەڕێوبەرە و کارمەندەکانی ناوخۆی یا بیانین؟ الحمدلله لەخۆی بەزیادبی لە سای سەری حکومەت هەرێمی کوردستان کامە توانیمانە ئێستا سەدا نزیکەی سەدا نوات هەموو نایەتە کرێکارەکان و کارمەندەکان و بەڕێوەرەکان هەموو ناوخۆین هەموو خەڵکی کوردستانە لەخۆی بەزیادبی و دووش نزیکەی لەوانەیە ئێمە وەکو معمەلی خۆمان لە کارگەی خۆمان لەوانەیە نزیکەی 50 تا 70 کرێکار و کارمەند و ئەو موازف و هەموو بابەتەکان ئیش بکەن جگە لەوەش مەسەرەن کا من تنێ باسی خۆم ناکەم ئێستا نزیکەی سیارایکی زۆر لە پێش دەرگای ئەوان هەموو سایقی لەسەر هەموو سایقن خۆمانان هەموو کوردن هەموو ناوخۆنەکە ئیش دەکەن بە ناڕاستە خۆش بەزەبێت ئەوانیش 4-5 کرێکار دەبن لەگەر خوان لەوەی ئالیکەکە داگرن یعنی پرۆسەکە زنجیریە مەسەلەن هەلی کار بە زنجیرەی ئیشەکەی کردووە. ڕوانگەی حکومەت ئێوە مەسەلەن لە ناو کارگەیان هەستەکان حکومەت پاڵپشتیتان دەکات هەندان دەدا کار ئاسانیتان بۆ دەکات. زۆر سپاس لەوە پرسیارەکە پرسیار کرد تەبعاً بێگومان وەزارەتی کشت و کاڵ کە پشتگیری زۆر لە کارگە ئالیکەکان دەکات و پەلەوەرەکانیش دەکەن ئینشەڵڵا و زیاتریش دەکەن ئینشەڵڵا بەزنی خوا کابینەی نوێژ ئینشەڵڵا بەردەوامە لە پاڵپشتیکردنی براجووتیارەکان و هەم کارگە ئالیکەکان و یعنی الحەمدلله و تەقسیری نەکرێ ئینشەڵڵا باشتریش دەبی. ئێوە بۆ بەرهەمەکەی خۆتان کارگەکەی خۆتان ساڵ لە دوای ساڵ بەرهەمەکەتان زیاد کردووە یان لە حدێکی دیاریکا وەستاوە؟ لەخوای بە زیاد بێ زۆر زیادیشی کردووە الحەمدلله ماشەڵڵا بەرهەنایە کارگە زیاد دەبی ئالیکی شار تەڵەبی زیاتری لەسەر یعنی لە 5-6 کارگەی و ئێستا بوویتە 20 کارگەیی. ژمارەی کارگەکانی ئالیک لە هەرێمی کوردستان لە ساڵی 2019 تاکو ساڵی 2024 لە ساڵی 2019 ژمارەی کارگا 35 وزە 543 تۆن لە یەک کاتژمێردا لە ساڵی 2024 ئەم ڕێژەیە بەرز بۆتەوە بۆ 45 کارگە و بە وزەی 983 تۆن لە یەک کاتژمێردا. بەڕەچاوکردنی ڕێسا و یاساکانی حکومەتی هەرێمی کوردستان و بەوردی بە دوواداچوون لەلایەن کابینەی نوێمەوە بۆ بەرزکردنەوەی کوالەتی بەرهەمی ناوخۆ ئەمەش وەک هاندەرێک بۆ بەرهەمی ناوخۆیی و کارگەکانی هەرێمی کوردستان هەر ئەمە ژوای کردووە ئێستا کوالەتی بەرهەم لە بەرزترین ئاستا بێت و ڕکابەری بەرهەمی دەرەکی بکات. یەکێک لە تایبەتمەندی و جیاوازیەکانی کارگەی ناوخۆیی و بەرهەمی ناوخۆیی چییە؟ کاتێک دەبینی خاوەن پرۆژەیە کە خۆی هاتووە لە نزیکەوە بزانێ و بەرهەمەی کە دەیکڕێت چییە لە چی پێک هاتووە لە نزیکی شەو لە جۆری پێک هاتەکەی بزانێت ئەمە جۆرێکە لە دڵنیایی تۆ کاتێک بەرهەمی هاوردە دەکڕیت نازانین لە کێوە هاتووە چی تێک کراوە چۆن بەرهەم هاتوو بەڵام تۆ دڵنیایی لە بەرهەمی ناوخۆیی بەڕێستان خاوەن پرۆژەن چۆن بوو کە ئالیکی ناوخۆی بەکاردێنن پرۆژەکەی ئێوەش چییە؟ پرۆژەکەی ئێمە گۆشتە کە ئەو ئالیکەشمان ئێمە هەڵبژاردووە دەزانین لە کوالیتەکەی دەزانین ئەو علەفەی هاوردە ئەو ئالیکەی کە دێتن ئەمە نازانین لە چ پێکاتێک پێکاتووە بەس ئەمە دڵنیانی لە پێکاتەی وەی لەناو خۆمان بەرهەم هاتووە. تۆ ساڵانە چەند تۆن ئالیک مەسەلەن سەرف دەکەی بۆ پرۆژەکانی خۆت بەرهەمێنانی مریشکە و چ جیاوازێکیشی هەیە لەگەڵ ئالیکی دەرەوەیان؟ ساڵانە ئێمە بە پێی وەجباتە وەجبات لەوانەیە ساڵانە 1000 تۆن بەکاردێنین ئەو پێکاتەی وەی تاکیدین لە جیاوازیەکەشی ئەوەیە ئەمە دەزانین ئەوە لە چ پێکاتێکی دروست کرایە ئەو هاوردەی کە دێتن ئێمە نازانین یعنی لەبەر چاوی خۆمان دروست دەکرێتن بەرهەمی خۆماڵیە. باشە کاتێک باسی بەرهەمی ناوخۆی دەکەین ئێستا ئێوە مریشک بەرهەم دێنن ئەم ئالیکەشتان بۆ بەکارهێناوە ئەم ئالیکە هەمووی بە یەک جار دەکڕن یا چۆنڵی تازە بە تازە بۆتانێنە شوێنەکە؟ ئەمە تازە بە تازە دەکڕین مەسەلەن چەند سرف دەکەی ئەوەندە دەینینەوە مەسەلەن ڕۆژانەیە ئەو هاوردە دێ ئەتو دەوی بە یەک وەجبە بیکڕی بە یەک وەجبەش زاروەیە خرا دەبیتن نازانی چەندە دروست کرایە
مەسەن ئەو تازەیە ڕۆژانە دروست دەکرێتون ڕۆژانە بەکاری دێنم بەروار و تاریخیشی لەسرە ڕۆژانە بەکاری دێنین سەرفی دەکەین دێنین نوێ دێنینەوە. تۆ خاوەن پرۆژەیەکی هەست بەوە دەکەی کە ئێستا حکومەت هێرێمی کوردستان کابینەی نوێیان پاڵپشتی بەرهەمی ناوخۆیەکە کە خاوەن پرۆژەکانەکە طبعاً ئێمە دەستخۆشی لە جنابی سەرۆکی وەزیران دەکەین بەڕاستی زۆر پاڵپشتی بەرهەمی خۆمانەیە و هیوادارین یعنی ئەمە لە داهاتوەکی نزیکیشدا لە بەکاربەرەوە ببینە بەرهەمهێن ئەنی هیوادارین بەڕاستی زۆر پاڵپشتی کردینە هیوادارین پاڵپشتی زیاتریش بکاتن بەرهەمی ناوخۆ بەرەو پێشەوەتر بچی. چە تۆ ئەو مریشکانەی کە بەرهەمی دێنی هەمووی لە ناوخۆدا ساخێکی خۆیدا ساخی دەکەینەوە بەڵێ پرۆژەشیش هەبوو حکومە بە هەوڵی سەرۆکی وەزیران یعنی هەوڵەکی وایە ئێستاش ئینشاڵڵا دەستۆباری جێبەجێکردن بەرهەمی خۆمان هاواردەی دەرێ بکرێت وەکو پەتاتا وەکو هەنجین وەکو هەنار بەڕاستی یعنی ئەمە دەستخۆشی لێ دەکەین. ئەو هەنگاوەتان ناوە ئامادەکاریتان کردووە کە بە ستانداردێک گۆشتی مریشک بەرهەم بهێن و بتوانین هەناردەی دەرەوە ئایشاڵڵا بەرهەمی خۆمان زۆر زیاتر ئێستا گۆشت ئەمە هەناردەی دەرەوەی دەکەین مەسەرن بۆ خواروی عێراق ئەمە هیوادارین مەسەرن بازاڕشکەمان بۆ بکرێتەوە هەر پشت بەوان نەبەستین توانایمان هەیە ئەو توانایمان زۆر زیاتریشە. باشە تۆ خۆت ساڵانە لە پرۆژەکەی خۆدا چەند مریشک بەرهەم دێنی؟ ینی پرۆژەکەی من ساڵانە لەوانەیە ئەمە 100,000 زیاتریش بەرهەم دێنم کە بەرهەمەکەی پرۆژەکەی مشگچکەیە بەڕاستی ئێستا پرۆژەی گەورەتر هەیە ساڵانە زۆر زیاتر ئێستا لە تاقی خۆمان زۆر زیاتر بەرهەم دێنیم. 6 جۆر ئالیک لە کارگەکانی هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێت. ئالیکی ئاژەڵی گۆشتی سوور، ئالیکی تایبەت، ئالیکی گەنمەشامی ورکراو، جۆری هەڵمکراو، دەنکۆڵەی شۆفان، تێکەڵەی چڕ، توانای بەرهەمێنانی ساڵانە 2 ملیۆن تۆن. گرنگترین بەشی کارگەکان تاقیگەیە بۆی کە بەرهەمێکی کوالەتی بەرز بنێرنە ناو پرۆژەکان یاوی ئالیکێکی پێ بەرهەم بێرە دەبێت تاقیگەیەکی پێشکەوتوت هەبێت لەسەر و هەموو شێوە چاودێرێکی باشی دەوێت کە وەزارەتی کوشت و کاڵە کە چۆن بتوانێت ئەم بەرهەمە بە کوالەتێکی بەرز لە هەرێمی کوردستاندا بەرهەم بهێنرێت. هەر لەم کارگەیە تاقیگەیەکی پێشکەوتوو هەیە کە 10 جۆر پشکنین بۆ بەرهەمەکان دەکرێت بە بێ جۆر و تایبەتمەندیەکانی بۆی کە بەرهەمێکی کوالەتی بەرز ڕەوانەی بازاڕەکان و پرۆژەکان بکرێت لە هەرێمی کوردستان و پارێزیەکانی خوار و ناوڕاستی عێراقدا. وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە تەمەنی کابینەی نوێمدا بە جۆرێک پاڵپشتی و کار ئاسانی بۆ کەرتی تایبەت کردووە بە تایبەتی ئەو وەبەرهێنەرانەی کە دەیانەوێت کارگا لەم بوارەدا دابەنجرێن و بە هەموو شێوەیەک ڕۆتینیان کەم کردوتەوە و لە ماوەیەکی کەمدا وەبەرهێنەر یاخود بازرگان دەتوانێت کارگەیەک دابمەزرێنێ لە هەرێمی کوردستاندا. کە باسی بەرهەمێنانی ئالیکەکەین لە ڕێگای کارگەکانی هەرێمی کوردستانەوە چ جیاوازیەک چی بەرەو پێشچوونیەک ینی چ هەمە جۆرکردنێک لەم ئالیکانەیە بەدی ئەکرێت چیتان کردووە وەزارەتی کشت و کاڵنەوە؟ طبعاً 4 ساڵ پێش ئێستا لە هەرێمی کوردستانەوە بە تەحدید ساڵی 2019 مقارنەکەین لەگەڵ ئێستا ئێمە لە هەرێمی کوردستانە 35 کارگەی ئالیکمان هەبوو بە وزەی بەرهەمێنانی 542 تەن لە کاتژمێرێکە. ئێستا وزەی بەرهەمێنان بەرزبووەتەوە بۆ 982 تەن لە کاتژمێرێکە و ژماری پرۆژەکانیش لە 35 پرۆژە بۆ بە 45 پرۆژە. ئەتوانین بڵین وزەی بەرهەمێنان لە هەرێمی کوردستانە لە بواری کارگەکانی ئالیکا و بەرهەمی ئالیکا نزیکی 190 بەرز بووەتەوە ڕێژەی بەرهەمێنان لە ئالیکا. هەرچی بواری سامانی ئاژەڵ هەیە بە جۆرەکانی پەلەوەر بە کەرتی ئاژەڵداری و تەنانەت ماسیش لە هەرێمی کوردستانە توانای بەرهەمێنانی سەرجەم جۆرەکانی ئالیکەیە چەند قۆناغێکەیە بۆ هەر جۆرێکی بەخێوکردن ئەمانش لە هەرێمی کوردستانە بەرهەم دێت. کارنامەی کابینەی نۆیەم تایبەت بە سامانی ئاژەڵ بە بەرهەمێنانی وەکو خۆی چۆ بواری جەبەجێکردنەوە هەنگاوی گەورەمان لەم بوارەیە. ئەوەی جێی دڵخۆشیە لە کابینەی نوێمی حکومەتی هەرێمی کوردستان و لە دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکومەتی هەرێمی کوردستانەوە تا ئەمڕۆ لە بواری سامانی ئاژەڵە بە شێوەیەکی گشتی و ئەمڕۆ کە باس لە ئالیکەکەین گەشتوونەتە قۆناغی خۆبژێوی و ئاستەشمان تێپەڕاندووە. طبعاً استراتیژی کابینەکە و بەرنامەی کابینەکە مەغزای خۆی هەبووە یان ئەتوانین بڵین کاریگەری خۆی هەبووە لە سەروی هەمویانەوە ڕۆیا و دیدگای جەنابی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان لە پەرەپێدان بە کەرتی کشتتوکاڵ بە شێوەیەکی گشتی ڕۆیایەکی وازح بووە و ڕۆیایەکی دیار بووە و حزوری خۆی
لە پرۆژە کشتتوکاڵیەکانەوە نزیکی خۆی لە جوتیار و لە خاوەنکارانی بواری کشتتوکاڵە حکوومەتی هەرێم و کابینەینەوە گرنگی بەم بوارەداوە بەوەی کە ئەمڕۆ کە باس لە ئالیکەکەین یەکێک لەو هەنگاوانەی کە کابینەکە نای و حکوومەتی هەرێمی کوردستان نای کە پێشتر کری کارەبا بۆ کارگەکان بۆ پرۆژە کشتتوکاڵەکان بە کرێی بازرگانی هەژمارەکرا بەڵام بە تەنسیق لەگەڵ وەزارەتی کارەبایە توانرا ئەو کرێیەکەم بکرێتەوە بە پوڵی کشتتوکاڵی ویان هەژمار بکرێت وەکو دامێک لەلایەکی ترەوە وەکو پاڵپشتێک بۆ کارگەکانی ئالیک و بۆ کەمکردنەوەی تێچووی بەرهەمێنان سەر پرۆژەکە بە شێوەیەکی گشتی کارێکی تری حکوومەت و کارێکی تری کابینەکە ئەو بووە کە باجی گومرگی لەسەر سۆیا و پرێمێکس و زەیتی ئالیکی لابراوە بۆ کارگەکانی ئالیک یعنی توانیوانە لەوە سوودمەند بن بۆ ئامانجی کە بتوانین نرخی ئالیک لە هەرێمی کوردستانە دابەزێنین. تایبەت بە ئالیک ئێمە ئێستا لە کۆگایەکیین بۆ بەرهەمێنانی ئالیکە ئەمە ڕێژەکەی گەشتووە بە چەند بۆ بەرهەمێنانی ئالیک پشت بە بەرهەمی ناوخۆ بەسرێت. ئێمە ئەتوانین بڵین 180 کەرستەکان لە ناوخۆی هەرێمی کوردستانە هەندێک کەرستەش هەیە بەرهەمدێ ینی هەندێک کەرستەش هەیە کەرستەی ئالیکین ئەو کەرستانە نەک لە هەرێمی کوردستان تەنانەت لە وڵاتانی دەوروبەری خۆشمان بەرهەم نایەت. ئێمە تا ساڵی 2019 ئینتاجی گەنمەشامی لە هەرێمی کوردستانە 6,000 تەن بووە ئەمڕۆ ئینتاجی گەنمەشامی و بە نەموزەج ئەگە ساڵی 2023 حساب بکەیت حەسەب داتاکان ئێمە بەرهەمی گەنمەشامیمان گەشتۆتە 450,000 تەن. بەم کارگانی کە لە سەرەتای قسەکانە بەڕێستت باست کە ژماری کارگەکان لە هەرێمی کوردستان تایبەت بە بەرهەمێنانی ئالیک دەتوانی خواستی ناوخۆ پڕ بکەینەوە و دوای ئەوە ئێمە دەبینین بازار ئازادە ینی وڵاتانی دراوسێ و ناوچەکە ئالیک هەناردەی هەرێمی کوردستان دەکەن ئێستا خواستەیە لەسەر ئەوان یا خواستەکە زیاتر بۆ ئەم بەرهەمە ناوخۆیە. توانای بەرهەمێنانی کارگەکانی ئالیک لە هەرێمی کوردستانە ساڵانە سەروی 2 ملیۆن تەن توانای بەرهەمێنانی کارگەکانی ئالیکە وەکو کوالێتی یعنی ڕاستیەکەیە بە حەقەت یەکێکە لەو بەرهەمانی کە ئەکرێت وەکو هەرێمی کوردستان ئێمە شانازێکی گەورە بۆ ئینتاجی خۆمانەوە بکەین. یەکێک لە گرفتەکانی بەرهەمی ناخۆ زۆر جار یعنی جۆمان لێوە و دەیزانین ئەوەیە کە ئالیکی بەرهەمی هاوردە نرخەکەی هەرزانترە لە بەرهەمی ناخۆ ئەمە زۆر جاروا کات ڕکابەری دروستکە لەگەڵ بەرهەمی ناخۆیە بەڵام ئەوەی گرنگە بە نسبەتی ئێمە ئەو ئالیکەی لە هەرێمی کوردستان بەرهەم دێت نرخەکەی بە معدلی $100 گرانترە لە بەرهەمی هاوردە لەگەڵ ئەوەشە ڕغبەتێکی زۆری لەسرە لەگەڵ ئەوەشە سەرە بۆ یعنی ئەتوانین بڵین سەری بۆ ئەیگیرێت بۆ ئەو ئالیکەی کە لە هەرێمی کوردستانە بەرهەم دێت. نێشتنی ڕۆتین ئاسانکاری بۆ بەرهێنەر بازرگان خاوەن کارگەکان کە بتوان کارگەیەکی لەم شێوەدا بمەزرن تا چەنە گۆڕانکاری بەسەراتەوە تا چەنەم ڕۆتینە نەماوە ئاسانکاری زیاتر بۆ خاوەن کارگەکان دەکرێت. بابەتی مۆڵەت لە بواری سامانی ئاژەڵە ئێمە لە سەرەتای دەست بەکاربوونەمانەوە کارێکمان کرد کە تعدیلی ڕێنمایەکانمان کرد بەوەی کە بە کەمترین ماوە بە کەمترین ڕۆتین خاوەن پرۆژەکان بتوانن پرۆژەکانی خۆیان دابمەزرێنن و کاتێ مامەڵەیەک دێتە لای ئێمەوە پێشکەشکردن ئێمە لە ڕووە ئیجابیەکەوە سەیریەکەین سەیری گونجانی پرۆژەکەکەین لەگەڵ کار و کارنامەی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان فەلەم ڕوانگەیەوە لەوە سەیریەکەین چەندی هەلی کار بۆ هەرێمی کوردستان دابینەکە چەنە بێتە هۆی بژانەوەی کرد ئەو بەرهەمی ناخۆ لە هەرێمی کوردستانە. گرنگترین ئەو ئالیکانەی لە کوردستان بەرهەم دەهێنرێ ئالیکی پەلەوەر ئالیکی ماسی ئالیکی قەل ئالیکی ئاژەڵ ئەوەی جێگای سەرنجە ئەوەیە کە خواز لەسەر ئالیکی ناوخۆ زیاترە وەک لە ئالیکی هاوردا تەنانەت ئەم ئالیکە هەناردەی پارێزگاکانی خوار و ناوڕاستی عێراق دەکرێت لە کاتێکدا چەندین کارگا لە پارێزگاکانی عێراقدا هەیە بەڵام بەهۆی بەرزی کوالەتی ئالیکی هەرێمی کوردستاندەوە خواستێکی زۆر لەسەر ئەو ئالیکە هەیە. بەڕێستانمان بینی هاتنە ئەم کۆگای ئەم کارگەیە ویستان ئالیک بکڕن چ پرۆژەیەکت هەیە و بۆ چی ئالیکی ناوخۆی بەکاردێنی؟ دوو پرۆژەی گەورەم هەیە زۆر ماسی و بەنابانگیشە لێرە لە قەزای قوشتەپەین ئالیشی خۆماڵی بەکاردێنین لە کارگەکانی کوردستان بەرهەم دێتن و تەجروبەمان زۆر هەیە لەسەر ئەو ئالیکانەی ناوخۆیی زۆر ئینتازیان زۆر باش بووە و ئالیکی دەرەوەشمان بەکارهێناوە ئی وڵاتانی دراوسێمان باش بوونە بەڵام وەکو ناوخۆیەکە نەبوونە
زۆر ئیخۆمانمان زۆر پێ باشە چ جیاوازیەکەی لە نێوان ئالیکی ناوخۆی و دەرەوە تۆ ئەزمونت هەیە پرۆژەی ماسیت هەیە ئێمە بەنسبە دیاری دەکەین ساڵانە کە دەیفرۆشین ئالیکە ناوخۆیەکان دەمانوێت بزانین چەندمان بەرهەم هەیە و ئالیکانی کەشمان ئەوگە من زیاتر لە 8 ساڵە ئیشی ماسی دەکەم و چەند جارێکیش بەرهەمی دەرەوەمان تەجروبە کردو و تێست کردووە بەرهەمە دەرەچەکان وەکو ناوخۆیەکە نەبووە ئی ناوخۆیەکانمان زۆر باشتر بووە و لە چەند کارگەیەک بە تایبەتی من تەجروبەم هەیە زۆر باش بوونا ئینتاجێکی چاچیان هەبووە لێیان رازین باش هەستەکەی کارگە ناوخۆیەکان جۆرێک لە دڵنیاییشن بۆ ئێوە دەی لە نزیکەوە بزانی چ بەرهەمێک بەکارێن ئەگەر خراپ بوو بۆیان بگەڕێنیتەوە بێگومان ئەوانە تەبەن ئەوانەی لێرە ئیش دەکەن ئەو ستافەی لێرە ئیش دەکەن هەموو کوردن هەموو خۆمانن کرێکارەکان هەموو دۆست و ناسیاری خۆمانن و هەز دەکەم خاوەنی کارگەکانیش ناتوانن بڵێن بە نەوعێک دوور لە ئەوان فێڵمان لێ بکەن و هەموو کرێکارەکان خزم و کەسی خۆمانن دایانناسین ئێمە ئەگەر دڵنیان نەبینەوە لە هەر کارگەیەک ناتوانین بچین ئالیشان لێ بکڕین چونکە ئێمە ساڵی یەک جار بەرهەمی ماسی دەفرۆشین دەخینە بازارەوە ساڵی یەک جار ساڵی جارێک حتا جارێک دەمانگ 12 مانگ یەک جار بەرهەمین ئەگەر ئێمەش ئەو ساڵە دڵنیان نەبینەوە لە ئالیکەکە کەواتە ئێمە ساڵێک ڕەنجە ڕۆبووین ئێمە ساڵانە چەند بەکاردێنی ئالیک چەند تەن یان مەبەستە لەسەر 150 تەن بەکاردێنم ساڵانە هەر لە ناوخۆش هەر لە ناوخۆش بەکاری دێنین ئالیکی ناوخۆیە باشە کاکەیفی زۆر جار ئێستا ئێمە ئالیکی ناوخۆیمان هەیە بۆ حەوزێک بەکاری دێنین دەڵێن لە حەوزێکەوە بۆ حەوزێکی تر جیاوازیە ئەمە چ جیاوازیەکە لە مالیکە لە شازی بەکارهێنانەکەی بەڵێ جیاوازیەکەی ئەوەیە دەگەڕێتەوە سەر ئەو کەسەی کە بەکاری دێنێتن بۆ نمونە من و برایەکی دیکەمان هەردووکمان حەوزی ماسیمان هەیە ئەو نسبەیەکی کەمتر دەدا هی من نسبەکەی باشترە هەمان عەلەفیشە بەڵام خەلەلێکەیە لە شێوازی بەخێوکردنەکە بۆ نمونە ستاندەری ئێمە لە ناو ئێمەوا باوە لە هەر دۆنمێک ئێمە 1000 ماسی تێ دەکەین احتیمالی یا ئەو 2000 تێکردبی 1500 تێکردبی مەسەلەکە لەوە دەردەچێت ئەو نسبەی ئۆکسجینی کەم دەکا و ئاویشی احتیمال لە نەتوانی ئاوی ئەوەندە بگۆڕێتن فەرقەکە لێرە دەردەچێت لە کابینەی نوێمدا هەوڵی تەواوەتی دراوە بۆ زیادکردنی ژمارەی کارگەکان و لابردنی ڕۆتین و زیادکردنی بەرهەمی ناوخۆییش ئالیک یەکێکە لەو دەیان نمونەی کە ئێستا خواستی ناوخۆ پڕ دەکاتەوە لە هەرێمی کوردستان هەر ئەمە ژوای کردووە ئێستا لە هەرێمی کوردستانەوە لە بەکاربەرەوە ببینە بەرهەمهێنەر بە تایبەتی لە بەرهەمە خۆراکیەکاندا.